سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم دوای پشوویەک و بەهۆی بەرنامەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانەوە بەرنامە ئاساییەکانمان لە کەناڵی پەیام ڕاگرن لە ئێستادا یەکی لەو بەرنامانی کە دەست بێت دەکاتەوە بەرنامەی مایکی پەیامە وەتەوەری ئەم جارشمان باسکردنە لە مانگی ئازار یاخود مانگی سێ کە زۆر ڕووداوی تێدا ڕووداوە کە بەشێک لە ئەنفال کەوتۆتە ئەم مانگەوە ڕاپەڕینەکەی 92 کەوتۆتە ئەم مانگەوە و لە هەمان کاتیشدا یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی دەکەوێتە ئەم مانگەوە و لە سدارەدانی قازی محەممەد بە هەمان شێوە گیان لە دەستدان و شەید بوونی سەلاحەدینی ئەیوبی بە هەمان شێوەکەوێتە مانگەوە ئاش بەتاڵ و نووسکۆ بە هەمان شێوە دەکەوێتە ئەم مانگەوە زۆر وەکی میابارانی شاری ئەڵجش بە هەمان شێوە دەکەوێتە ئەم مانگەوە پێ خۆشە بچمە لای هاوڵاتیان و باسێک لەم مانگە و لەم ڕووداوانە بکەن هەر کەسی و باسێک لە مێژووی خۆی و سەرگوسە شتێک خۆی لە ڕووداوانەدا بکات بۆ چۆن خەمڵاندن بۆ مانگەکە بە شێوی گشتی دەکات لەگەڵماندا بن. وڵێ بەتەن مانگی سێوەتی مانگێکە کە لە چوار فەسڵی بەهارە لە مانگی سێ لە هەمووی تقریباً خۆشتر لە بەرەی مانگی بەهارە گەشت و گوزار دەست پێەکە بەڵام بەنیسبەت ئەم خەڵکی خۆمانەوە ئەم گەشت و گوزارە و کوجاران نییە وەکو جاران نیە لە ساڵی هەفتاکانە شەستەکانە یان هەشتاکانە ئێستا شتێک بۆ لەو کاتار شتێکە بۆ دۆستنەوە ناتوانانی وەکو ئیمکانت ناتوانانی خۆ بکەین باسی مێژوش بکەین زۆر ڕووداوی ناخۆش ڕوویاوە و خۆشی ڕوویاوە لە مانگی سەیە وەکو ئەنفالە وەکو ڕاپەڕینە وەکو یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیە و لە سێدادانی قازی محەممەدە گیان لەزان شەید بوونی سەلاحەدینی ئەیوبی زۆر ڕووداوی هاوشێوە کوام یان لای جەناب و زیاتر تەرکیزە لەسەرەتی و کارگەی لای جەناب و جێشتووە ڕووداوەیەشە وەڵای ئەوەی قازی محەممەد لەگەڵ ئەو ڕەوەی کە یەک ڕەومان کرد لە مانگی تقریبا لە مانگی مانگی سیاوە بەڵێ لەگەڵ ئەوەی قازی محەممەد کە لە سەردارە درا لە مانگی لە سیوەکی سێ بۆ هەڵم کۆتا ڕۆژی مانگی سێ چەند هاوڵێکە لە سێدار ئەوە ناخۆشین لای یعنی کەواتە ناخۆشیەکە لای جەناب و زیاتر زاڵترە واللهی ڕووداوە ناخۆش و تاڵەکە تقریبا ڕووداوە ناخۆش تاڵەکان زاڵترە تقریبا ڕەوەڵا یعنی تۆ سەری ئێستا مانگی سێ وایە تا ڕۆژی چکە نەورۆزە باشە ئەمە زۆرفەکەی کەی بینی ئێستا ئەمە زۆرفەکەی کەی بینیت بە 50 ڕۆژ 6 ڕۆژ جارێک مەعاشەکە بنێ کاکە بیکەن بە نیوە مەعاش و بەس ماگانەك لە کاتی خۆیان بدەنێ ئێستا وەکو نیوە مەعاش وایە کاتدەنێ لە ساڵێکا 2 مانگ 3 مانگ لێ ئەبڕن وەکوایە نیو مەعاشە بەنێ یعنی بەرهەمەکەی مانگی سێمان نەچنیەوە یعنی ئەو بەرهەمەی کە لە مانگی سێی ساڵانی ڕابردووە چەشتومانە بەرهەمەکەیمان نەچنیەوە ناوەڵە ساڵ بە ساڵ ئەڵێن خۆزگەم بەپار ساڵ بە ساڵێن خۆزگەمان بەپار لە مانگی سیا زۆر ڕوودا ڕوویاوە لە پێشوان لە ساڵانی پێشوە مەسەلەن کۆڕەوەکەی ڕاپەڕینە نسکۆیە ئەوەی 75 شەیدکردن و لە سێدارانی قازی محەممەدا یان لەزانی سەلاحەدینی ئەیوبیە زۆر ڕووداوی تر ئێوە وەکو گەنجێک کوام ڕووداوایتان زیاتر لەبیرە یان زیاتر کاریگرن بە کوام ڕووداوە کە بینین شانزەی سێهۆشتاوەشیش هەر لە مانگی سیا بوو کیمیابارانی هەڵبجە یەکی لەو کاریگەرانی کە لەسەر کورد ماوەتانێک کە بۆ بەنەریتێک کە دایک و باوکان بێتەوەی کە بۆمان باس بکات کیمیابارانەکەی هەڵەبجەیە کە هەمیشە لە بیری کورد ماوەتەوانێ کە بۆتە جێی داخێکی گران عنی هەمیشە کوروە هەوڵەیە کە تۆڵە سەنای بێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو تۆڵێ بسنێتوانێک کە ئەو کیمیابارانە بەسەر هەموو دۆست و ئەحباب و خۆشەویستی کوردی نەتەوەکەی خۆیان هاتووە وەکو گەنجە پێت وایە کە مانگی سێ مانگێک بۆ زۆرترین قوربانیدان و باشدانی کوردی تیا بۆ ئەو دۆزەی کە هەیبووە لە مانگی سێ بەڵێ هەر ڕۆژ و بەروارێکە بۆ بە بیرێنانەی ئاسەوارێکی ناخۆش بیرێنانەوەی کارەسارێکە بەسەر کورد و هەموو خوشک و برایانی ئەزیزی خۆمانە هاتبێت چێڵی بۆ گەنجانی بۆ بورەکە هەندێک جارڵێن ڕژێمی بەعز باشتر بوون نشیان بینیەوە بەسەر ئەڵێن لەمان باشتر بوون یعنی بەڕاستی ئێمە بێ خۆزگە بە و سەردەمە بخوازین و بۆ ڕژێمە ئەزانشی لە ژیانە ئازادی لە پێش هەر هەموو شتێکەیە بەس لە زۆینەی گەنجی ئەسەکەوە ئاڵێت ئەوەیە کە نەبوونی ئیش و کار و کەسابەت وای لێ کردووە کە ڕژەمی بەحسی لا خۆشتر بێت بەس ئەوە نازانە کە ڕژەمی بەعز نە ئازادی هەبووە لە خۆشگوزەرانی هەبووە چونکە ئەوە هەمووی
بە تایبەتی لە ژیانە کە لە ئازادی گەورەترین سەروەریە بۆ ئینسان لە پارە لە مڵک لە هەموو شتە گەورەترە بۆ ئەو. کەواتە داواکاری چییە لە گەنجان کە بەڕاستی هەم ئاگاداری مێژووی خۆیان بڕابودی خۆیان بن و هیوایەکی وان نەخواستن؟ داواکاری بۆ گەنجان ئەوەیە کە هەموو گەنجێک ئەبێت ئەو شێوازە کۆنانی کە بەسە کووردە هاتووە هەر هەمیجێی شانازیە بۆ کورد هەمیجێی ڕێز و خیرەتە بۆ کورد کە وانە بێت لە بەربێگە بێئیشی و بێکار و کەسابەتی خۆی و هەوڵبات کا و ڕژێمە بەحسەی کە بۆتە هۆکاری شەوسانەوەی میلەتی کورد بە باشتری بزانێت لە بەرنەبوونی مەسلحەتی ژیانی یاسەی خۆی. کەواتە جەناب کە ئەڵێ مانگیسێ کیمیابارانەکە و بیرەکەوێتەوە توانڵە یادگارێکی ناخۆش و داوێکی ناخۆش ڕەحمەتی لێ ئەوەی کە بەسەر کۆنە هاتوو هەمی بەسەر خوشک و دایک و گەورەتر لەیە کە سوکاری خۆمان هاتو عنی بۆتە جێی نیگەرانی هەمومان کە گەنجێک بن کە لەو سەردەمە ئێمە نەمان بینە جاری وایە کە بە سینەمایەکان پەخشەکرێت عنی جێی دڵگرانیە بۆ ئێمەی کورد عنی پێویستە بە هەموو شێوەیە ڕەخنە بێت لەسەر ئەو حکومەتە کۆنی کە ڕووخاوە کە بۆنی دەستی کوردوانە ڕووخاوە کە ئێستا بۆتە ئەوەی کە بێتە جێی شانازی هەموو کوردونەتەوەیەک. کاڵێ مانگیسێ چی بیرەکەوێتەوە؟ وڵام مانگی سێ بۆ بەنسبەتی خۆمەوە من وەکو خۆم باسیەکەم مانگی سێ بۆ من مانگی شانزەی سێکە کە ساڵێکی پڕ لە ناخۆشیە و برینێکە هەرگیز ساڕێژ نابێت بۆ ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە بۆ لەبەرەوە خەربیرمان ناچێتەوە بۆ لە هەڵەبجە بووی جەنابوویان ئەکرێ باسێکی ئەو ڕووداوم بەورتر بۆکەی بۆ ئەوەی ئێستا بینەران ئەوانەی کە گەنجن و تەمەنێکیان نییە تەمەنێکی کەمیان هەیە زیاتر ئاگاداری ئەو مێژووە بێت. وڵا قوربانم جا ئەو بێژە خۆتە زانی ئەوە ئەبێت چەند کتێبی لەسەر بنووسێت. باسی خۆتم بۆ بکە لەو ڕۆژەداوە تەمەنیش چەند؟ من وەکو خۆم و کاتە تەمەنم تقریبان 7 ساڵ بووم پێشمەرگە بووم عایلەکەم لەوێ بوو وەکو خۆم بریندار بووم لە ڕێگەی هەلیکۆپتەر و گوێزراومەتەوە بۆ ئێران و عایلەکەش مەمیلیۆ شەید بوون بەداخەوە. بەڵێ کەواتە شانزەی سێ لای جەناب ئەو یادەوەریە ناخۆشە تاڵی بۆیە من یادگارێکی ناخۆشی تاڵە هەر جارێک بیریەکەمەوە لە شانزەی سێ مانگی سێ بۆ من هیچ خۆشێکی تیا نابینم بۆ من وەکو خۆم یادگارێکی تاڵ. زیاتر لەبیرە بە تایبەتی خۆزانی ڕاپەڕینی تیابوو کیمیابارانی هەڵەبجەی تیابوو نسکۆی تیابوو باسی 75ەکەم لەو لاوە باسی لە سێدارانی قازی محەممەدەکە زۆر ڕووداوی تیابوو جەناب و کوام ڕووداوانی زیاتر لە زیین ناماوەتەوە وڵا ڕاپەڕینەکە بەڵێ دڵخۆشیەکەی لە بیر ماوە کە ڕاپەڕین و نەجاتمان بوو ئارە وڵا دڵخۆشی ڕاپەڕین لە بیر ماوە خۆت بەشداریش کردوانیە خۆم بەشداریم نەکرد ئەو کاتە من مناڵم بەڵێ باشە پێت وایە کە ئێستا ئەم دۆخی کە هەیە بەرهەمی ڕاپەڕینیان هێشتا بەرەمەکەمان تاوا نەچنیوەتەوە وڵایی باشە لە چاو خۆیان ئارە وڵا زۆر خراپ نییە زۆر خراپ نییە نەوەڵە بەڵام هێشتا تمۆحیشمان زۆرە وڵایی کەم و کوڕیمان زۆرە بەڵام لەخوا بە دیابەت نەبێ ئازادی کەس لە دەرگامان نایە زاڵممان بەسەرەوە نییە ئارە وڵا دەستی زاڵمان بەسەرەوە نییە کەس ئازارمان نایە نەوەڵە یعنی کارێن مانگی سێ جەنابێت ڕاپەڕینەکە و بیرە بەڵێ ئارە وڵا ئارەوڵا ڕەبەس ڕاپەڕینەکەم ئەو کاتە چەنە مناڵ بووی بیرت ئەو ڕۆژەیان تەمەنت چەند بوو تقریبان ئەو کاتە 12 ساڵ بەڵێ ئەگەر باسێکی بکەی بۆ ئانەی کە نەیان بینی وەکو من با بڵێیت ئەو ڕۆژە سلێمانی چۆن بوو ئەسکەری تیا بوو کەم بوو زۆر بوو پێشمەرگە زۆر بوو چۆن بۆ دیبەنەیەگەر وەکو مناڵێکیش بینیت بێ لەو تەمەنە ڕاستیەکەی من لە میوانی بووم لە خەبات لە ماڵۆ نەبوو خەباتی ئەم خەباتی ئێرە خەباتی خۆمان ئەل لەوێ بووم لە میوانیم لە ماڵی پورم بووم و کاتە هەواڵەکان پێدایی وتیان پێدام کەوتیان ڕاپەڕینە پێتر زۆر دڵخۆش تا ئێوارەی سلێمانی حوتی سێ بوو ئەڵم نەکردوێ سلێمانی پاکرایەوە لە ئارە وڵا تا ئێوارە پاکیان کردەوە لە ڕژێمی بەهەست ڕۆژێکی خۆر خەڵکی ئاهەنگی گێڕا هیچ خۆشی دەبڕی بەڵێ خەڵک ئاهەنگی ژێرا من لە تەلەڤیزیۆنەکانەوە یەکەم جار تەلەڤیزیۆن کرایەوە بە کەناڵی کوردی دەستی کرد بە خۆشی و حەفلە و خەڵک خۆشی دەرەڤڕی ئەو شتان کەدەی مانگیسی ئەو ڕاپەڕینەوە ئەو دڵخۆشی ئارە وڵا ئەو خۆشیەی تیا بوو لەخوا بەتیان لەو کاتەوە خۆشی بۆ ئەندازە و چەشتەوە یان هەست دەکرێ لەو کاتەشەوە هەر خۆشیمان بینیوە بەڵێ ئارە وڵا ئەتوانین بڵێەوە خۆشترین ڕوودا بووە لە مێژووی جەنابدا ئەوە خۆشترین ڕوودا بووە لە مێژووی
کوردیشان نەکردن. زۆر ڕووداوی خۆش و ناخۆش ڕوویاوە کوا ڕووداویان زیاتر لە زیهنی ژنابتان ماوەتەوە و کە ئەڵێن مانگیسێ و ڕووداوە بیرەکەوێتەوە. وڵی کاکەش جان ئەم دنیاە هەمووی کێمە بینیمانە تا ئەم تەمەنە مشکلە زیاتر بە لە خۆشی بەڵام ئێمە چاوەڕوانی کەرەمی خوێن خەڵت لەنەوەیەکە کوتی شەڵا ڕاپەڕینە بێ و ئێمە نەجاتمانە بێ و بەشکم حکومەتی کوردێکیش دروست ببێ و تۆزێ عنی مۆقعێ بێ کە ئێمە ئیساحەتێکی تیا بکەین ئەمڕۆ تماشا ئەەکەی لەمە پێژەمانگ و کاسپینی و بازاڕنێ ئێستا واقعی ڕوویاوەڵین خوا بکەم ئەم شەڕە نەبێت ئەم شەڕە نەبێ ئیشەڵڵا هەر لێمان نەشێوێ و عزمان باشە ئێسر چاوەڕوانی کەرەمی خواکەن ئێمە مەخلوقێشین یعنی قەنەعەتی بە مەخلوقی کورد باوەڕ ناکەم لە هیچ نەتەوەیەک خراپتر بێت لە هەمێن لاوانەیە چاتر بێت لە ئەدەب و ئەخلاقا بەڵام ئەوەی هەیە چونکی ئێمە سەر بەخۆیەکمان نەبووە وەکو ئەو تۆ کە سەر بەخۆیان نەبێ کەسێ نییە دیفاعێکت لێ بکەیان کەسێ نییە بگاتە ئەو شوێنەکە مەبەستا کە بتوانێت دیفاع لێکە ئێمە لەگەر یەک بین و لەناو خۆمانە وەڵی ئێمە خۆمان بە مسلمان نەزان ئەگەر ڕووکەی نەخوا خاوەن ئێمە خوایە معلومن لێبێ ئەم وڵاتەی ئێمە وڵاتێکە پڕخێر و بەرەکەتە و ئێمە دەسەڵاتی ئەم زلێزانەمان نییە دەسەڵاتی حکومەتێکی بچووکیشمان نیە ئەگەر ئێمە خۆمان یەک بین تەعشید بکە ئێمە خوا خاوەنی ئێمە عەبدێکی مەزلومین عەبدێکین خەریکی شوکاری خۆمانین وڵی تالب بە مشکلێنین بزانە ئێرانی تیا تورکی تیا فارسی تیا عەجەمی تیا ڕۆمی تیا یەک کەس ئالی وا قسێ بکا قسێ بە کابرایەکی ئێرانی بێ بڵێ دەی وەکو تۆ ئەڵێ کاکە ئەمە خەریبە گوناحە معناوێ ئەهل ئێمە هەلێکی چاکە چاوەڕوانی کەرەمی خوانی شەڵا کە باشتر بێ و چاتر بێت واتە ئەگەر باسێکی ڕابردوو مانگی 30 ساڵانی ڕابردوو بکەین هەم خۆشی تیا بوو هەم ناخۆش بەڵام ئەڵێ ناخۆشەکەی زیاتر بووە وڵی کاکە ئێمە ناخۆشیمان زۆر دیوتمانی شەڵا ئەم ناخۆشیە ئەبێتە هۆی ڕابردوێکی ناخۆش داهاتومان خۆش ببێ واتە تێ بڵێ بەرهەمی ئەو ناڕەحەتیەمان نەچنیەوە نەماچنیوەتەوە بەڵام لە عالەما ئێستا خەڵک بەرەو ناخۆشیە ڕووە یعنی تماشاکە ئەمڕۆ شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا دروست بوو ئەڵێ نەرخوا بکەم ئەم شەڕە کۆتایی پێ بێت گرانی نەبێ لێمان نەشێوێ دەربەدەر نەبین یعنی ڕابردوومان ئەڵێن هەمی خۆشی بووە چاڕۆیان لە کەرەمی خوا کە ئیشەڵڵا ئەم شەڕە کۆتایی پێ بێ و ئێمە نەمینە داردەستی هیچ وڵاتێکیان نە بەلایەن ئێران و نە بەلایەن ئەمریکا ئێمە هیچیانمان بۆ ناکرێ ئەگەر وازمان لێبێنن ئێمە لەبینی هەردووشیان ئەگەر وازیشمان لێ نەهێننەوە دەسەڵاتمان نییە و مانگی سێ ئەگەر بێت و خۆت ئەنی بەڕاستی لێی ورد بیتەوانێ زۆر شتیایە بۆ کورد یەکەمیان وەکو بەهار وەکو ژیانە وەکو نێبوونەوە دووەمیان وەکو ئازارەکانی لە هەر لە ڕاپەڕین و تا ڕاکردن سێم وەکو باسی کرد وەکو لە سێدارەدانی قازی محەمە و ینی لە مانگی سەیە کورد بە بڕوای من هەموو کاتێک لە نوێبوونەوە لە زیندووبوونەوەیە بووە بە هەموو جۆرەکانەوە ئەو ئەم ساڵ جەژنی ڕەمەزانیشی بۆ زیاد بووە ئەیشمان ئادەسەری ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جەناو پێت وایە مانگی سێ بۆ ئێمە ئازارە یان ناخۆشیە چکە سەیرەکەیت هەردوو تەڕفەکەیتی هەردوو لایەنەکەیتی هەردوو گۆڕانکارێکیتە بە بۆشوی من ئەگەر باسی ئازار کە ینی نازانم بۆ جیلی ئێستا بەدووە بەڵام لەوە پێشتر هەموو مانگەکان ئازاری خۆی هەبووە بەڵام وەکو لە دوای ڕاپەڕین و لە کاتی ڕاپەڕینەوە تاوەکوی ئێستا مانگی سێ زیاتر ینی بە ئازار بووم بە مانگی ئازاری ناویە بم چۆن لە مانگی ئازارە بەڵێ مەوکو ناوی مانگەکە هەمیش بە ئازار بووە بەڵێ لە هەمان کاتا یەکەم ڕۆژی باڵن ساڵی کوردی 21 سێ شەکێتە ئازارەوە کۆچی دوایی سەلاحەدینی ئەیوبی هەر لە مانگی سێیا بووە ینی کەواتە مانگی سێ مانگێکی دەوڵەمەند بۆ بە هەردوو ئاراستەکە وەڵا وەکو حتا لێرە بۆ سیوازام تۆشتی زیاتی دۆستیۆ لە مانگی سێ ئێتەوەڵا دیارە بەڵم ئەوم نەزانی بکە مردنگی سەلاحەدینی ئەیوبیژە لە مانگی سێیا بووە بە زۆی قازی محەمە مەزانی بەڵێ مەمنون خۆتە زانی مانگی ئازار مانگی کە مانگی سەیەکە لە مێژووی کووردا بەهارە و سەرەتای ساڵی نوێ لەو لاشەوە هەم لە بەهارە 16 سێمانێکە کیمیابارانە بەشێکی ئەنفالەکەوێتە مانگەوە لە سێدارەدانی قازی محەممەد و هاوڵەکان لێرەکەوێتە مانگەوە نووسکۆکەی 75 و دواتری شەرەکەوێتە مانگی سێوە مانگی سێ لای جناب و چیەکەێنێ کە بۆ کورد هەم خۆشیتیا هەم ناخۆشیتیان ئەگەر سەیری مێژوو بکەین بگرە ناخۆشەکەی زیاترە
تەنەها خۆشیەکەی ماوەتەوانی ڕاپەڕینەکەیتیایە کە کورد ئازاد بووینەوەی تیماوەتەوانی کە تەسەوەری من زیاتر ئازار و ناخۆشیەکەیتیایە یعنی هەر کاتێک کە ئەکەویت بەرانەکەیتیایە کۆڕەوەکەیتیایە سیرەکەی لێو مێژووی کوردەکان بخێنەوە زیاتر هەچی نەهامەتەکان لە مانگی سیا بەسەر کورد هاتووە یعنی پێت وایە کە بەرەو مانگی سێ ڕۆژیان ئێستا کە لە مانگی سێ هەست دەکەی کە مێژوویەکی تاڵمان لەگەڵ لە مانگا هەیە بەتەشید قسەکەی جەنابتە مێژوویەکی زۆر ڕەش و تاڵمان لەگەڵ مانگی سیا هەیە بەشکەم ئینشاڵڵا لەمە دوا بگۆڕێ هەر بەشێکی زۆری پشۆکانی کەگەوێتە مانگی سێ بەشێکی بەوەنێ و ڕووداوانەوەی سیرەکەی لە مانگی سێ لە شانزەی کە ڕەشترین ڕۆژی تایە کە بۆ کووردە شانزەی سەیەکە ڕۆژی کیمیابارانی هەڵەبجەیە ئەوە نەک بۆ هەموو تاک بۆ هەمووی عێراقیش ڕۆژێکی ڕەشە ئینشاءڵڵا بەردەوام ئینشاءڵڵا خوا بکات لە ساڵانی داهاتووە هەم دەوڵەتی کوردیمان بۆ دروستێ لە مانگی سەیە دروستە خەرەویەوەمان بۆ بکات جناب وەکو هاوڵاتیە و دانیشتوێ و کاسبکارێکی شاری سلێمانی بە دڵنیاییەوە ئاگات لە مێژووە ئەم دوایی گەلی کورتەیە بەتایبەتی لە دوای هەفتا و هەشتاکانەوە بەتایبەتی ئەگەر تێبینی بکەین نسکۆکە یان ئاش بەتاڵەکە هەر لە مانگی سیا بوو ساڵ یادی یەکەم ساڵی کوردیەوە خۆتانزان هەر بستێکی سێ و لە مانگی سیایە ڕاپەڕینەکەمان هەر لە مانگی سیایە یعنی زۆر ڕوودا و مەسەرەن لە سدارانی قازی محەموو هەر بە هەمان شێوە لە مانگی سیایە شەید بوونی سەلاحەدین ئەیوبی سەلاحەدین ئەیوبی لە هەمان شێوە لە مانگی سیایە یعنی زۆر ڕوودا هەیە کەوتۆتە مانگی سێوە جناب مانگی سێ لای تۆ چی ئەگەیەنێەوە پێت وایە بۆچی زۆربەی ڕووداوەکان کەوتۆتە ئەم مانگەوە مانگی سێ کورد بە بۆنەیەکی خۆی ئەزانێ بە بۆنەیەکی خۆی ئەزانێ بەڕاستی شتەکانی ژوای خۆڵقانەوە کە لە مانگی سێ هەڕووبە ئەگینا شتێک نییە بڵێ هەڵبژاردێ و ئەوەیە و ئەوە نییە ئەوە نییە پێت وایە مانگی سێ مێژوەکەی بە گشتی بۆ کورد خۆش بووە یان ناخۆش بووە وەڵا خۆشیشی تایە و ناخۆشیشی تایە ئێستا بۆ ئەمەسە خۆشە بۆ خەڵکاتۆتە بێشەوە کارەبا بڕاوە مەعاشە بەس دوو مانگ جارێ سێ مانگ جارێکیە بەڕاستیەکەی غاز دەست ناکەوێت خەڵک نییە کۆڵانە کۆڵان بە دوای بڵێ غازە ڕاکە ئەسری کێ ئێستا خەڵ بە دوای غازە ڕابکە پێت وایە ئێمە لە دوای ئەو مێژووشەوە کە باسمان کرد مانگی سێ و هەموو قوربانیێمان داوە یان مانگی سەیەکی ئەوە قەرەباڵغمانێ هەم لە خۆشی لە ناخۆشی پێت وایە هێشتا ئێمە هەر لە معاناتاژین بەتاکید هەر لە معاناتاژین ئێستا ئەم معانات نەبێت کەی معاناتە بە دوای غازە ڕاکە بە دوای کارەبایە ڕابکە مۆلیدە دەستی پێکردوێتەوە من دوێنێ شەو مۆلیدەکە لە دەرگای یاوە 42,000 کارەبای مۆلیدە میاوە ئەمپێری 1000 بابەتی لە خۆ گرتۆ مانگی سێ مانگی سۆ لای تۆ چیەگەین والله قوربان سوپاسانەکەم بۆم دیدارە بەس مانگی سێ لای من هەمووی نەهامەتی بۆ بەڕاستی ینی هەرچی نەهامەتی کوردێ لە مانگی سیا بۆ بەتایبەتی من وەکو خەڵکی هەڵەبجەم مانگی سێ هەشتاوە شانزەی سێ تیا بوو ینی من ئەو کاتە بدایەتی ژیانم بوو ینی لە پۆلی سێ سانەویە بووم ئەوەی نەهامەتی و ناڕاحەتی بێ لە مانگی سیا بینیوانە ئێمە بەڕاستی هەر بە دەرفەت ێزانم بەداخشەوە حەزش ناکەم ئەو یادگاری بێخەمەوە بەڵام لام گرنگە کە بۆ ئەمجی لە تازەیە زیاتر ئاشنایە ڕووداوە و کارەساتە بن خۆتان ئەو ڕۆژە لەوێ بوون و ڕووداوەکە تامەشای خۆتان بینیان ئەو کاتە چوو بوونە دەرەوەی هەڵەبجە نەخێنەوەڵا هەر لەنەوە هەڵەبجەیە بووین ئێمە ینی ئەو دەقەی کە دای لە یەکەم ساڕووکە وەشاندی و کێشای بەناو ماڵەکانی هەڵەبجەیە من خۆم لەوێ بووم ناو هەڵەبجەیە بووم بەڵێ باسی ڕووداومان بۆ بکەی چی گوزەرا چی بوو کە خۆتان لێوێ بوون چۆن ڕاتان کرد چۆن خۆتان ڕزگار کرد چەند کەستان بوونە قوربانی وڵاهی من الحەمدلە وەکو خانەوادەی خۆمان الحەمدلە کەسمان بەرنەکەوتین سوپاس بەخوای گەورە بەڵام خۆمان لە ماڵەوە بووین برا گەورەکەمان بڵین لە دەرەوە بوو لە بازار بوو کە گەڕایەوە دەرچوین ئێمە چوینە بۆ ماڵی خزمەکانمان لای مزگەوتێکە مزگەوتی موسعابی پێڵن مزگەوتی ڕیشە لەگەڵ خزمەکانمانە هەمومان لێو کۆبووینەوە ئیتر کە ساڕوخەکانی وەشان ئەو برا گەورەیان پێشتر خۆی عسکەری کردبوو شارەزایەکی باشی هەبوو لە کیمیایی و لە سەواری خۆوانە کە هەستی کرد کە ساڕوخەکان دای لە هەڵەبجە و کیمیایە هەمومانی کۆ کردەوە و بیدایەتێکی خاولێکی تەڕ کرد و دای بەدەست هەمومانەوە هەمومان خاولی مانگەر بە دەموچاومانەوە و تقریبان کاتی نزیکی بانگی مەغریب بوو بڵێ پێش بانگی مەغریب بوو نانش حاضر کرا بوو بە ناخواردن بەڵام هەروە سفرەکە چۆن داخرا بوو زۆربەی ماڵەکانی هەڵەبجە هەمووی سفری داخستە بوو نان بخوا هەمووی نانەکەی جێهێشت و کەسی نەبوو بە قسمەتی هەروە بەو شێوەکە دانرا بوو بۆ شێوە جەمانێشت
کەواتە مانگی سێ بۆ جەناب و مانگێکی پڕ ئازارە. پڕ ئازارە و ینی منوەکو خۆم بیدایەتی ژیانم سەرەتای ژیانم 16 متر لە پۆلیسی سانەوی و کە ئێستا پۆلی نۆکە بیدایەتی گەنجێتیە بیدایەتی گەنجێتی هەر بە گەنجی پیر بوو ئەرەوەڵا بە گەنجی پیر بووین بەڕاستی ینی ڕامان کرد چوینە وڵاتی ئێران 5 ساڵ لە ئێران بووین لە ناو ئۆردوگا و لە ناڕەحەتی و دوایش کە گەڕاینەوە ئێمە مانگی سێی دەینەوە هەشتا گەڕاینەوە کە گەڕاینەوە ناو هەڵەبجە بەڕاستی ئەو کاتە ژیانی نەهامەتێکی زۆر بوو بۆ کوردستان بەعام و بۆ هەڵەبجە بە تایبەتی ینی شارێکی ڕووخاو شارێک هیچی تیانە بوو هیچ ینی مانایەکی تیانە بوو بۆ ژیان بەزی تر کابراواڵێ لەکوێ لەدایکبووی ئەوە وەتەنتەوە بێ بگەڕێتەوە بۆ شوێنە خۆشیم تیان نەبینی دوای ینی سەرەتای ژیان ماوی بە ناڕەحەتی دەستی پێکرد. جناب چیە گەێنێەوە چ ڕووداوێکیان زیاتر کاریگەریەکەی لای تۆ جێهێشتووە؟ وەڵا بە نسبەت ڕووداوەکانی مانگی سێ لەلای من ناخۆشترین شت کیمیابارانی هەڵەبجە بووە کۆمەڵێ ناخۆشی تیا بۆ گەلی کورد بە تایبەتی بەڵام لەسەر وی هەمویانەوە کیمیابارانکردنی هەڵەبجە بۆ لەلای من. جناب خەڵکۆ خەڵکی هەڵەبجەنیت خەڵکی هەڵەبجەی ئەو ڕۆژە لەوێ بوو یان پێشتر لە دەرەوەی من هەر پێشمەگە بووم ڕۆژێ پێش کیمیابارانەکەش ناو هەڵەبجا بووم. باسێکی ئەو دۆخە ئەو کاتە ئەو زمانم بۆ بکە بەتابەتی بۆ ئەو جیلێکی ئێستا لەوچێ ئەو تەمەنەیان نەبوو بێ ئەو مێژویان بیر نەبێ چۆن باسی ئەو ڕۆژانەیان بۆکەی کە هەندێکی لەوە چێت تووڕەبوونی لە دەسەڵاتدارانی کوردی بڵێ ڕژێمی بەعز باش بوو چی باش بوو بەڕاستی ئەوە وەکوڵێ ئەبێ هێڵێکی سوور بێ هیچ کاتێ ئاوەر بۆ ئەو سەردەمە و بۆ ئەو ڕژێمە نەخوازی تەبەن گەنجەکانمان ڕابردووی ئێمە نازان چۆن بووە ڕژێمی باز ڕژێمێکی دیکتاتۆر بووە بە هەموو جۆرێ سەرکوتی میلەتی کوردی کردووە ئیتر لەگەڵیشیان بووبی و لەگەڵیشان نەبووبی هەر عینە شت بووە فەرق و تەوافەقەتی نەکردووە چونکە من یەکێک بووم لەو زیندانە سیاسیانە کە لە ساڵی 79 گیریم لە هەیە خاسەی کەرکووک باوەڕ بێ لەو سەردەما 4 حیزبە بوو پارتی هەبوو یەکێتی هەبوو حیزبی شوعی هەبوو لەگەڵ سۆشیالیستە لەبەرەوە کە کورد بووین ئێمە شەڕی ناو خۆمانە کرد کوردەکان شەڕی ناو خۆمانەکرد و تەفرەقەمان لە ناو یەکات دروستە کرد بەڵام ئەو ڕژێمەی بەعسکە ئێمە یەگر لە چوارچەوەی دیوارێکە هەر هەمومانی سج نەکرد بە یەک کێڤڵ لە هەمومانیەدا بە یەک چاوسەیری هەمومانیەکە وەکو دوژمنێک سەیریە کردین بەڵام بەداخەوە کورد قەت یەکگرتو نەبووە هەتاکو ئەم دەقیش ئەم مانگی سێ نەمانتوانین بکەینە خاڵێکی وەرچڕخان بۆ ئەوی گۆڕانکاری لە مەبدە و لە بەرنامەی خۆمان نابکەین و غەڵەتەکان دووبارە ئەەکەین و مانگی سیەکان زیاتر دەکەین زۆر ڕاستە ئەو شتانە هەموو ئەکەوێتەوە سەر دەستی قادەکانمان کە ئەبوایە بە دڵسۆزی وازیان لە هەموو شتێ بلێنایە ئێمە ڕۆژانێ بووە نانیش نەبووە بیخۆین ئاویش نەبووە بیخۆین لە ناو خێما بە خێمە لە ناو خێما بووین و بە خێمەکەش شکور بووین بەڵام هەر یەک لە ئێمە ئەمڕۆ هەر لەوە چە کەوانتەرەکەی ماڵەکەی بای خێمەکە بێت زیاتریش زۆر زیاتری لەوە چێ سیارەکەی بای سەرۆت و سامانی مەڵبندێک بوو بێ یاخو هێزێکی زۆر گەورەی ئەو سنوورە بوو بێ بەڵام میلەتی کورد دایمە هەر هەوڵ و تێکۆشاری بۆ پارە کردو بۆ سەروەت و سامان کۆکردنەوە کردووە بۆ ئەوی نەکردەوە کە میلەتەکەی ڕزگار بکات و لە ناخۆشی و نەهامەتیەکان نەجاتوان بێ یەکیدا ئێمە هیچمان لە عەرەب و لە فارس و لە تورک و لە زمانەکانی کە کەمتر نەبووە مانگی سێ جەناب و خۆشیەکانی لەبیر چۆتەوە سەری ساڵی کوردیە مەسەلەن ڕاپەڕی نەکرد بەڵێ بەهۆی ئەو ناخۆشیەوە وەکوڵێ مانگی سێ لای جەناب و خۆشی نادات لەلای من مانگی سێ هیچ خۆشیێکی نییە لەبەرەوە زۆم کە سەراتی ناخۆشی هەبووە بۆ میلەتی کورد بە تایبەتی لای تۆ مانگی سێ چییە گەینی و یادگاری و چی شتێکی زۆر لە بیرە لەم مێژوانەی کە لە مانگی سێ هەیە مانگی سێ لای من ساڵی 91 لەسەرێکەوە زۆر خۆشی و لەسەر زۆر ناخۆشی بوو من کوڕێکی برام شەید بوو وتی ئایبێکێکمان شەید نەبی بەداخەوە ئەو شەید بوو بۆنی ڕاپەڕینەکە بوو لە چ شوێنێک بوو چۆن بوو ڕووداوەکەگەر بۆم باسکەی لە چ کاتێکا لە فولکەی ئاسکە حوتی سێ وەکو هاوڵاتی ڕاپەڕینەکە یا وەکو پێشمەرگە پێشمەرگە بوو هاتبوو ناوشار بەڵێ هاوبرا بنووی یەکێکمان ئای بە شەید نەبی بەڵام نەمازانی بۆم ڕۆژێ هەردووکیان شەید بوویان یەکێکەوە ئەی چی شتێکی ئەم خۆش بۆم ناخۆش بۆ بۆ جرابوانە چی دیکەت لە بیریە لەوەی کە ئەو مێژووە مانگی سێر چی ئەگەێنێ لای تۆ ئازادی میلەتە ئازاد بوو خۆش بوو زۆر خۆش بوو
لەو دەسەڵاتە نەجاتمان بە گشتەکەی مانگی سێ کاڵێن بەرەو مانگی سێ ڕوون و لە مانگی سییان چیە گەێنە لایەوە چی بیرەکەوێتەوە زیاتر خۆشیەکانی مێژۆ ناخۆشەکەی یا مێژۆ خۆشەکەی بیتەکە والله هەردووشانە بیرەکەوێتەوە چۆن هەردووشانە بیرەکەوێتەوە ڕاپەڕینەکە ناخۆشیەکانی لەبی لە باتۆیان کیمیابارانەکەوانی ڕووداوای خۆشیەکە شارێتەوە خۆی ڕاپەڕینەکە زۆر خۆش چونکە زۆڵم و زۆری نێڵە لە کوردستانە یەکەی ئیتر ئەوەشی شەید بوو بۆ خاک و نیشتبان و نەتەوەگی کردی نەیزانی بۆ ئەمانەیە هەڵم قەتعی مەکرد ناقەتعی ناکەین نەوەڵا بە ئامانەتەوەی گەێنین واتە خەڵک بۆ ئەمانی نەکرد بۆم دۆخەی نەکرد بۆ میلەتەکەی کرد بەڵام نەیزانی ئەمانەی خۆت ئەوڕ لە میلەتە نایەنەوەی شێوەیە خیانەتیان لە خوێنی ئەو شەیدا نەکرد تا من کردویانەوە کردو خیانەتەی چییە ئەوڕ لە هیچ کەسێ نایەنەوە یانیا ئێستاکێ مانگی سێ ئەگەر خۆشیەکەشی هەبوو بێت مێژوێ خۆشەکەی هەبوو بێ ئەمانە خۆشییان لێ تێکداین چێشیاوەسە کا کێ دڵی خۆشە کێ دڵی خۆش خۆت دڵی خۆشە دەپێم لە خۆت خۆشە من پرسیارەکە لێەوەکەم خەڵک دڵی خۆشە ناوەڵە لە ساشای دڵی خۆش بێ پارە پێ نەبی پولی پێ نەبی ئیشی نەبی و کار نەبی و مەعاش نەبی و زوڵم و لێ بکرێ مێژوێکی ئەم مانگەت زیاتر لە زینا ماوەتە جازە لام هەیە ئەو شتانە نەزانێ باوکی باوکەکەم ئازاری تیا بۆ خۆش بووە و کیمیایی بارانی تیا هەڵەبجەی تیا بووە و یعنی هەموو ژیان پڕە لە خۆشی و لە ناخۆشی پێت وایە مانگی سێ جیاوازیەکی تیا لە مانگاینتە زۆر ڕووداوەکان هەمە چەشنن ڕاپەڕینی تایە نسکۆی تایە کیمیابارانی تایە ئەلفالی تایە شەید بوون و لە سێدادانی قاسی محەممەدی تایە سەڵاحەدینی ئەیوبی تایە زۆر و داویتر ڕێکەوتنامە یانزەی ئازاری تایە وڵایتر لەو مانگان چڕ بوونەتەوە وەکو شتێک هەمووی لەو مانگا چڕ بۆتەوە بە مانگێکی پێت وایە لە مانگەدا مێژووی کورد پرشنگا بۆ یان زیاتر لە مانگەدا کارەساتەکانی بەسەر هاتووە باشتر بووە چونکە هەموو کارەساتێک شتێکی گەورەشی بەدواوەیە بۆ خزمەتی ئەو میلەتێکە وای لێ بەسەر هاتووە واتە بەرهەمەکەی ماچنیەوە ئینشاءالله ماوێتی بیچنینەوە بۆ ماوێتی لەبەرەوەی ساحێبی کیانی تەواوەتی خۆمان نین دۆخی خەڵک چۆنە چونکە هین کوردستان 4 پارچەیە تەنها پارچەیەکی شتێکی هەیە ئەوانیکە ماوێتی شتەکەشی دەوڵەت نییە دەوڵەت نییە ئەوەیە مەسەلەکە کەواتە پێت وایە ئێمە هێشتا لە هەوڵین بۆ ئەوەی بەرهەمی ئەو ئازارانە بچینینەوە نەماچنیوەەوە ئارە وەڵام ماوێتی سەرەتا بە خێر بن وڵی بەجددی مانگی سێ مانیەکان لەبەرەوەی ساڵ تازە بێتەوە بەهارە گوڵ و جا و درەختەمووی ئەشێتەوە بەڕاستی شەوێکی تایبەتەوە هەمیش خەڵک دڵخۆشە لە بەهارە ڕواتە دەرەوە بۆ سەیران ئەو ڕووداوانەی کە ڕویان داوە لە مێژووە لە مانگی سیا زۆربەی ڕوویاوە وەکو ئەنفالە وەکو کیمیاباران ئەنفال بەشێکی پرۆسی ئەنفال بەشێکی کیمیاباران لە شانزەی سەیە مەسەلەن ڕاپەڕینەکەیەوە دڵخۆشیە لەولاوە نسکۆکەی 75 لە سێدادانی قازی محەممەد ئەم ڕووداوانە وڵی بەجددی زۆربەی ئەم ڕووداوانە بۆ کورد ناخۆشن ئەمانە لە مێژووە ئەمێننەوە و وەکو شانازیەکە بۆ گەلی کورد بەڕاستی ئێمە پێمان خۆش نییە ئەم ڕووداوانە ڕوویداوە بەڵام ئیترەوە چارەنووسی گەلی کووردە و کوردیشی تر هەروە هێناوێتی بەڕاستی کەس دۆستی ئێمە نییە و ئەبێ ئێمە خۆمان پشتی خۆمان بین و دۆستی خۆمان بین ئەم ڕووداوانە لەگەڵ ئەوەیە کە ڕویان داوە بەڵام جێگەی شانازین بۆ ئێمە لەبەر ئێمە قەومێکین ئەتوانین لە سەرپی خۆمان بمێنینەوە و لە ناوچوونی ئێمە زەحمەتە پێت وایە ئێمە بەرهەمی ئەو ماندووبوونانەمان چنیوەتیان هێشتا ماومانە ئەو هەموو قوربانی و باشدانە وڵی بەداخەوە ئێمە هیچ ڕنج و ماندووبوونێکی ئەم قوربانیدانەمان وەرنەگرتوێتەوە وەکو پاداش بەڕاستی سواز بخواست سەرۆکانمان ناڵێن خراپن بەڵام بەڕاستی حەقی میلەتیان نەداوە وەکو بڵێ حەقێکی تەواوەتی بێ کە خەڵک دڵی پێی خۆش بێ بەڵام سواز بۆ خۆیان هەمومان کوردین و یەکمان ئەوێت ئیتر هەر چۆنێک بێ ڕووداوەکان کوام ڕووداوی لە مانگی سیا ڕوویداوە کاریگەری زۆر لەسەر تۆ جێهێشتووە و کاڵێن مانگی سێ ڕووداوت بیرەکرێتەوە وڵی مانگی سێ ڕاپەڕێن بەڕاستی بۆ گەلی کورد وەرچەرخانێکی گەورە بوو ژێ شانازی ئێمەیە پێمان خۆشە بەڕاستی
کە گەلی کورتوانیوێتی لەسەر پێی خۆی بۆستێتەوە دووبارە وچانێکی تر بداتەوە هەوڵێکی تر بداتەوە بۆی دووبارە بشێتەوە و کوردبوونی خۆی بسەلمێنێتەوە. وڵی ڕۆژانی تاڵی تیا بووە ڕۆژانی نەهامەتی زۆری تیا بووە من کەسێکم لەوانەی دانفال ڕزگارم بووە یعنی نازانم کۆمەڵە شتێ لە مێشکمە ئێستا وەکۆی بڵێم ئەم دقەیە بۆ باسکەم زۆرن مانگی سێ هەموو ساڵێک هەر لە ڕاستیە کەم جار هەبووم نەهامەتی تیانە بێت دەردەسەری بۆ خەڵکتیانە بێ ڕاکردنی تیانە بێ بە تایبەتی بۆ گەلی کورد کورد کوشتن و بڕین و ڕاونان و ئەوانە و ماڵ تێکچوون و هەموو ئەمانەمان هەمووی بینیەوە هەروە هەینامان ئەوەی کە گوێبیستوتەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی بوو لەسەر ڕووداوەکان و کارە ساتەکان و هەم خۆشیەکانی مانگی سێ لە مێژووی ڕابردوومانە کە بەشێکی زۆریان باسییانەوە کە بەڕاستی راپەڕینەکەی بوو لە ڕۆژە خۆشەکان بەڵام بەداخەوە بەرهەمەکەمان وەکو پێویست نەچنیەوە بەشێکی دیکەش کە هەندێکیان دانیشتووی شاری هەڵەبجە پارێزگای هەڵەبجە و باسییانەوە کە بەڕاستی کاڵێت مانگی سێ ئێمە 16 سێ و کارە ساتێکی مابارانی هەڵەبجە ماپێت دەکەوێتەوە تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتە زانەکە.